تەکومان دراو لانی ئابووری یەکێکە لەو بابەتانەی کە پەیوەندیەکی ڕاستەخۆی بەشیانی ڕۆژانەوەی تاکەکان و هەروە خێزانەکانیشەوە هەیە. جا ئەگەر هێر گۆڕانکاریەک لە نرخی دراودا ڕووبدا، گۆڕانکاری لە بازاردا ڕوودەدا، گۆڕانکاری لە شتومەک و هەروە پێداویستەکاندا ڕوودەدا کە ڕۆژانە خێزانەکان پێویستیان پێێتی، لەگەڵ ئەوەی کە داهاتی خێزانەکان لەوانەیە جێگیر بێت مانگانە، بەڵام ئەم گۆڕانکاریش لە بازار و شتومەکاندا ڕوودا زۆر جا بەرز دەبێتەوە هەندێک جاریشدا دەبەزێت. ئەمە کاریگەری لەسەر لایەنی ئابووری خێزان دەکات. جا زۆر گرنگە کە خێزانەکان بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتەدا دەکەن لە کاتێکدا کە نرخی دراوەکان ناجێگیرە، چۆن خۆیان و پێداویستەکانیان و ئەو ئابووری کە هەیەە ڕێکی دەخەن لەگەڵ ئەو پاشەکەوتی کە ئەیانەوە بیکەن، لەگەڵ ئو قەرزانەی کە ئەیانەوە بیدەنەوە، یاخود ئەو پێداویستیانەی کە پێویستیان و ئەیانەوە دابینی بکەن. ئێمە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین، زانین ئایا کارگەریەکانی ناجێگیری نرخی دراو لەسەر ئابووری خێزان چیە؟ با میوانداری دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. سۆکو مامۆستای زانکۆ نەماوە ئێستا توێژەرم لەبواری ئابووری لە کاک دکتۆر، ئایا لایەنی ئابووری بۆچی دایمە باز لەوە دەکرێت کە نرخی دراو ناجێگیرە؟ هۆکارەکان چینکە بەم شێوازەیە لە ئێستادا؟ زۆر سپاسانەکەم بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان. خۆی ئەگەر باسی ناوچەکە بکەین، ئێمە عێراق و کوردستان جەنابتان ئەزان هەموو کەوتوتە ژێر فشاری، ئەتوانم بڵێم بابەتی نەوت، بابەتی فرۆشتنی نەوت، بابەتی سیاسی کە بووەتە هۆی تووشبوون بە گەندەڵێکی زۆر زۆر، پارێکی زۆر بە هەدر ئەدرێت و ئەڕوات، ئەمانە بوونەتەوەی کە ئەو توانەوە ئیمکانیەتە ئابوووریانەی کە عێراق هەیەی کوردستان هەیەی جێگەی خۆی نەگرێ بە ئاسایی، پارە سەروەت و سامانی وڵاتەکە نەگاتە دەستی هاوڵاتی کە بە ئاسایی نەگەشتە دەستی کەمتر لە مافی خۆی وەرگرت. ئەو کاتە بێتە چییە؟ بێتەوەی کە لە ئابووری شتێک هەیە پێوترێت قودرە شێرائیەوە، تا توانای کڕین. توانای کڕین من لەو ئاستە نابێت کە من بچم بۆ بازارەکان شت بکڕم. ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە پەیوەندیدارە بە خاڵی دووەم. خاڵی دووەم ئەوەیە کە لەبەر ئەو بابەتانێک کە باسم کرد لە خزمەتی بەڕستان، بابەتی ناکۆکیە، ناجێگیری ناوچەکە وڵاتانە، گەڕووی هەرموزەوە کۆمەڵێک شتی تریش ڕووداوی هەرێمی و ئەقلیمی هەیە، لەگەڵ بابەتی سیاسی ئەوانە وەلێ کردووە کە نرخیش جێگیر نەبێ بۆ ئابووریەک وەکو ئابووریەکی ئینی عێراقی کە زۆرینەی بابەتەکان لە دەرەوە هاوردە ئەکرێت، واتە ئابووریەکە بەستراوە بەچی؟ بە دۆلار، کە زۆرینەی شتەکان لە دەرەوە هاوردە ئەکرێت. دۆلاریش جەنابتان ئەزانن چ شتێک ڕوو بدات، کاریگەری ڕاستەخۆیە بێ لەسەر نرخی دۆلار، لەسەر نرخی زێر، لەسەر نرخی نەوت. ئەمانە کە عێراق ئیش و کاروباری لەگەڵ ئەم بابەتانەیە هەمیشە لە ناجێگیریە، بۆی ئەبینی بەڕێزت نرخ ناجێگیرە و تاڕادەیەکی زۆر نرخ زیادەکە، ڕوو لە زیادبوونەکە نەکەم بوون. اینجا بەم شێوازە هاوڵاتێکی عێراقی و ناوچەکەش بەتەکید، بەس ئەوان لەبەرەوەی سەرۆت و سامانی وڵاتەکان ئەوانەی دەوروبەرن و لە زۆرینەی وڵاتانی تریش تاڕادەیەکی زۆر ئەگاتە دەستی هاوڵاتی، ئیتر مەرج نییە بە پارە بێ. لەوانەیە من موچە وەربگرم بەشێک وەکو ئۆروپیەکان، بەشێک لە موچەکەم بدەم بە باج و بابەتانە، بەڵام دوای کە من بچم بۆ نەخۆشخانە یاخود بچم بۆ شوێنێک شتێکی شوێنێکی گشتی بێ بە بێ بەرامبەر بێ. واتە ئەمە چیم کرد لێرە؟ سوودمەند بووم لەوەی کە من هاوڵاتیەکم لەو وڵاتە ئەژیم، حکوومەتەکە تاڕادێکی زۆر بە دادپەروەرانە تەعامولەکە لەگەڵ سەروەت و سامانەکە، بەشێکی زۆر لەو پارەیە ئەدرێ بە خەدەمات کە پێشکەشەکرێ بە هاوڵاتی. ئێمە ئەوەشمان نییە. ئەبینی بەڕێزت بەهۆی ئەم شەڕی دوجارە عێراق وەکو وڵاتێک کە لە ئاستی جیهان ناسراوە کە کاریگەرە لە نەخشەی وزە ناوت و بەرهەمەنەوتیەکان، سەرا ئەگری جەنابەت بۆ غاز، بۆ نەوت، بۆ بنزین، جگە لە نرخەکە زۆر زۆر نائاساییە لە چاوی ئەو سەرۆت و سامانی کە خودی عێراقەتی کوردستانی خۆمان لەخوا زاد بێ هەمانە. ئەبینی بەڕێزت ئەو
ئەو جۆرە بابەتانە شمەکانە ئەموانێکە لە پێداویستەکانی ڕۆژانەی ئینسانە بە تایبەت بەرهەمەنەوتیەکان لە هاتوشۆکردن هەموو وەرزێک نەوت بۆ وەرزی زستان بنمونە بەردەست نییە نرخەکەی نائاساییە نرخەکەی ناجێگیرە بۆیە بۆ بڕە پارەکەمەی کە وەرئەگیرێ یا وەرناگیرێ ئەگەر باسی کوردستانی خۆمان بکەین ئەم ساڵ تقریبان تا ڕادەیەک لەخوا بەزیاد بێ موچە لە کاتی خۆی تا ڕادەیەک ئەدرێت و دواکەوێ بەڵام ئەدرێت ساڵانی تر وانە بوو بەهۆی ناکۆکی لە بینی حکوومەتی هەرێم حکوومەتی فیدرال بوو بەوەی کە هاوڵاتی خۆمان پارەکە بە ئاسایی دەسینەکەوێ لە کاتی خۆی نەبێ هەندێک جار بە نمونە جاران کە پاشەکەوتمان هەبوو لێبڕینی تیابوو ئەو بابەتانی تیابوو بۆیە پارەکە خودی پارەکە لە کاتی خۆی ناگاتە دەستم وەکو هاوڵاتی وەکو فەرمانبەر وەکو موچە خۆر نرخ ناجێگیرە بۆیە ئەمڕۆ من کە بنمونە 100,000 دینارە بەم لەگەڵ خۆمە بۆ بازارەکان بۆ ئەوەی هەمان ئەو شتانی کە هەفتەی پێشتر گەروی هورمز بنمونە ئەم کڕی پێشتر ئێستا ناتوانم بیکڕم بۆ لەبەر ئەوەی من پارەکەم هەمان پارەیە هەمان بڕی پارە وەرەگرم بەڵام نرخ زیادەکە بۆیە لێرە من ناتوانم پێداویستەکانی ژیانی خۆم خێزانم بە ئاسایی دابین بکەم ئەمە ئەبێتەوەی کە وردە وردە خەڵکی عێراق و کوردستانی خۆشمان وردە وردە بەرەو چی بچن بەرەوە ژاری بچن ئەو مشکلێکی زۆر گەورە کاکتۆر خێزانی بەڕاستی ئێمە ئەنیوای لێ هاتووە ئەڵێ من تاکەی لەگەڵ ئەم گۆڕانکاریانە ئەبێ خۆم ڕابهێنم وە چی بکەین بەڕاستی ئەمە چ کاریگەریکی بەسەر خێزانەوە هەیە بۆ لایانی ئابووری دارێکی زۆر گەورەیە بەڕاستی فعلەن ینی هەموو کەسێک ئەڵێ هەموو کەسێک کە توانە و ئیمکانەتی کڕینی دابەزیوە بڵێ ینی تاکەی یعنی هەشتاکان شەڕەکەی عێراق و ئێران دوایەوە گەمەرەوەی ئابووری و حسابی بکەمە 45 ساڵە تەمەنی کەسێکە یعنی لە هەشتاکانیش لەدایک بوو بێ ئێستا ئەبینی بەڕێزت بۆتە 45 ساڵ و 50 ساڵ و ئەوانە و ئیتر تاکەی یعنی چارەسەرەکە ئەوەیە هەندێک جاری مەوەکو توێژەران لە بواری ئابووری و ئین باسەوەکەین کە بنمونە من یەکی لەو کەسانم حقیقەتەن واڵێم خۆزگا لە کەرتی گشتی ئیشم نەکردایە بەڵام ئێستا تەمەن ئەوە ئیتر بەرهەو کۆتایی ئەڕوات و تقریبا ئەو نزیکە بینەوە لە 30 ساڵ خزمەتکردن لە کەرتی گشتیەوەوانە الحەمدولله سپاس لەگەڵی وێ بەڕێزە لەگەڵ مناڵەکانە لەگەڵ تەلەبەی خۆمان لەگەڵ دۆست و ئازیز و خۆشەویستان ئەڵێم ئەو کەسانی کە خوێندنیان تەواو کردوێت تکایە دا نەمەزرن هەوڵ نەدەن بۆ دامەزراندن لە کەرتی گشتی لەبەر ئەوەی کەرتی گشتین ینی 8 سعات دەوامکردن لە لووتگەی توانە و ئیمکانێتی ئینسان لەو شوێنە بەسەری ئەباکە فەرمانبەرە لە کۆتایی مانگەکە بە نمونە موچەکەی وەرئەگرێ یان وەرناگرێ یعنی ئێستا تەسەوڕکەن جەنابتەن پزیشکان لە کە دامەزراون ئەم خولی ئەخیرە لە خۆمان وەزعیان باشترە لەوەی کە لە بەغا پزیشک دوای خوێندنی ئەوەندە ساڵ یعنی 12 ساڵ خوێندن 400,000 دیناری پێ ئەدرێت پێی نەدراوە 3 مانگیان 4 مان من مەبەستم نییە کە ئەوان خراپن و حکوومەتی ئێمە باشامە پشگیری لە حکوومەت نییە نە پشگیری لە ئەکرێت لەو کەسێک کە بتوانێت ئیدارەی خەڵک بک بە شێوەیەکی زانستیانە بۆیە لێرە تاکەی من لەگەڵ ئەوم کە کوڕکچە ئازیزەکانی خۆمان کە تەخەڕجەکەن لە زانکۆ من بە گرنگی ئەزانم تەخەڕجکردن بۆ ئەوەی شادەی پێبێ بڕوانامەی پێبێ ئیتر لە هەر بوارێک بێ خۆی بە گونجاوی بزانێ بچێ هەوڵ بدا پرۆژەیەک دامەزرێنە لە کەرتی تایبەت یەکەم جار سەرکەوتورە بوو دووەم سێم چوارم سەرکەوتوو ئەبێ چەند جار بدۆڕێ خوا نەخواستە باشترە لەوەی کە بچێ دابمەزرێ لە کەرتی گشتی و چاوەڕێ ئەوە بکە کە لە کۆتایی مانگ موچەوە بگرێ ئەوش کۆمەڵێک ڕسکی زۆری هەیە لەم هەر لاژێگیرەیە ترسی زۆری هەیە وەکو عەرزی بەڕێستانم کرد هەر ناکۆکیەک لە بینی حکوومەتی خۆمان لەگەڵ حکوومەتی فیدراڵە پارە نانێردرێت یان ئەوە ئێستا ئاڵێن بەنمونە 120 میلیارەکە لێکەینەوە بەقیەی پارەکەتان بۆ ئەنێرین بنمونە ئایا حکوومەتی خۆمان ئەو توانە ئیمکانیەتی هەیە کە ئەو پارە تەواو بکە کە موچە بدە بە فەرمانبەران پەرلەمانتارانی خۆمان خولانی پێشتر با بڵێن خولەکانی پێشترەوەنە ئەیان وت و چاودێرانیش ئەیانوت بەڵێ حکوومەت یارمی کوردستان بنمونە ئەگەر باسی حکوومەتی خۆمان بکەین پارە هەیە و توانە ئیمکانیەتی هەیە ناو لە داهاتی ناوخۆی ئەتوانێت ئەو بۆشاییە پڕ بکاتەوە
حکوومەتی هەرێم ئەڵێ نەخێر ئەو توانە ئیمکانێتم نییە بۆیە بۆ شێوازە قسەی کردووە لەگەڵ حکوومەتی فدراڵە لەم بینە لەم مناقەشات و گفتوگۆ و بلانەی سیاسیە ئابووری و بابەتانە موچەخۆری ئازیز تیا چووە لەبەر ئەوەی بەلاینی کەمەوە ئەگەر موچەکەش لە کاتی خۆی وەربگرێ گەڕۆی هورموز هەیە یاخود نازم چیە کۆمەڵێک کێشە هەیە ناهێڵێ بابەتەکان بە ئاسایی بگەنە بازارەکانی خۆمان بەداخەوە لەبەرەوە توانە ئیمکانیەتی بەرمهێنانی خۆمان لەو ئاستەنیە پێداوسەکانی خۆمان پڕ بکاتەوە گەڕۆی هورمز بێ یاخود دەرگای لەگەڵ ئێرانە دابخرێ خۆنە خواستە یاخود لەگەڵ تورکیەیە بتوانین لەناو خۆ پێداوسەکانی خۆمان پڕ بکەینەوە ئاردە گۆشتە سەوزەیە میوەجاتە ئەو بابەتانە نیمانە ڕێژێکی کەمان هەیە الحەمدوللا لەم ماوەی ئەخیرا وەزارەتی کشت و کاڵ لەخوا بەزیاد بێ وردە ڕایگەیاندووەکە لە هەندێک بەروبوومینی کشت و کاڵی توانە ئیمکانێتی خۆمان هەیە کە بۆشایەکانی ئەو ئینە لە نێوان خواست و خستنەڕۆکە پڕ بکرێتەوە بەتوانە ئیمکانێتی خۆمان بوارەکانی تریش ئەبێ کارا بن ئەکتیڤ بن بۆی بتوانن کێشێکی سیاسی ڕووبدا ئەمان جێگرەوەی بواری هەناردەکردنی نەوت بن. زۆر باشە کاک دکتۆر ئایا لەم بارە ناجێگیرەدا کە نرخی دراو بە شێوازێکە ڕۆژێک بەرزە ڕۆژێک نزمە بۆ ناجێگیرێکی زۆری هەیە پێویستە خێزان پلانێکی جێگیری بۆ خۆی هەبێت و بۆ ئەو داهاتی هەبێ یاخود بەپێی مانگەکان و بەپێی ڕۆژەکان پێویستە پلانەکەی بگۆڕێت. تەسەورەکەن جنابتان لەم کاتە نائاساییە پلان بابەتێکی ئاسایی بێ کە باس بکرێ من وەکو خۆم شخصیان نایبینم شتێکی ئاسایی بێ لەبەرەوەی بنەمای پلان ئەوەیە کە بەڕێزت پشت ببەستی بە توانە و ئیمکانیەتی دارایی ئەگەر باسی پلانی دارایی بکەین و خەرجکردن توانە و ئیمکانیەتم هەبێت بۆ من بتوانم بگەمە ئامانجەکانم کە من نەبوو ئەوە ئیتر باسی چیەکەی باسی مەرکەبێکێکی لەسەر وەرەق و کاغەز و هیچ جێبەجێ ناکرێت لەوانەیە بۆ ماوەی هەفتەیەک دە ڕۆژ بتوانی ئیدارەی ئیش و کاروباری خۆت بکەی لە خەرجیاتەوە بابەتانە ئەی دوای ئەوە بۆیە من لەگەڵ ئەوەم کە خێزانی کوردستانی خۆمان و ئاراستەی کوڕوکچی خۆیان بکەن بەڕاستی بەرەو کەرتی تایبەت بەرەو ئیشی تایبەت بڕوە لەخوا بەزێر بە چەندین سنتەری هینمان هەیە بۆ ڕاهێنان بۆ فێرکردنی گەنجانی خۆمان گەنج عزیزەکان کە چۆن بتوانن پرۆژەیەکی بچووک دابمەزرێنن و ئیدارەی بکەن و زۆر گرنگە لە ئاستی کوردستانی خۆمان لە ئاستی عێراق ڕاهێنەری باش هەیە سنتەری باش هەیە بۆ ئەو بابەتانە ئەکرێ بە سەرێکی گونجاو خولێکی ڕاهێنان بکرێتەوە لە زانکۆکان لە سنتەرەکان بکرێتەوە بۆ ئەوەی کە ئیدارەی یەکەم دامەزراندنی پرۆژێکی تایبەت بە پارێکی زۆر کەم ئێستا بە $400 $500 ئەکرێ بنمونە لاپتۆپێک یاخود هەرزانتر لە ئەوەش گەنجی خۆمان بیکڕێ و بتوانێت دەست بکە بە بازرگانی ئیلکترۆنی ئەمە خاڵێکی زۆر گرنگە یان ئیشێکی ئیلکترۆنی ئێستا جەنابتە نەزان فیسبوک لە لای هەموو گەنجێک لە مۆبایل و وینانە هەیە ئەتوانێت لا ئەو شاشەی بچووکەی مۆبایلە کە ئێستا بریتێ لە بازارێکی زۆر کراوە نەک بازاری کراوە بەستەنها بۆ کوردستانی خۆمان بۆ عێراقیش بۆ وڵاتانیش بۆ جیهان ئەتوانێت ئەو گەنجە ئازیزە لە ڕێگەی ئەو شاشەیە کە بازاری کراوەی جیهان هەمووی بتوانێت ئیش و کاروباری خۆی بکە بۆیە من تەسەورەکەم ئەمە هەرێکی باشە کە بووە فشار بووە ینی شتێکە سەپێنراوە بەسەر گەنجی خۆمان استفادەی لێ بکە بیکاتە خاڵێکی بەهێز بۆ بەدەستهێنانی پارەیە کە لەم کاتەنا ئاسایی زۆر پێویستی پێ بێ. کاکتۆر کاتێک باسی ئەم ناجێگیریە کرێ خێزانەکان پەنابنە بەر داهاتی دووەم و سێم لە کارکردنەوە ماڵ زێڕا بەڵێ یان ئەو تا کاری دووەمەکەن کاری سێمەکەن بەوەی کە بژێوی بۆ ژیانیاندان ئەمە کارێکی دروستە بۆ جێگیربوونی لایانی دارایی خێزان بۆی کێمە خۆم پارێزین لەو گەڕانکاریانە ئەگەر دروست وەکو درستی بەڵێ دروستە هەوڵ و ئیمکانیەت ئەدا بۆەوەی کە ئاستێکی گونجاو پەیدا بکە بۆ وەکو دارایی بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆی وەکو بەڕێستان ئاماژەتەم پەیدا بکات و دابین بکە بۆ خۆی و ماڵ و مناڵی بنمونە بەڵام ئەگەر این بکەی دروست بێ وەکو لاینی جەستەیی لەوانەیە دەرونی جەستەیی لەوانەیە زەرزیانی فێ بگات لە بەرەو ئیشی دووەمەکە کاتی پشودان و ئیستراحەت و ئەو بابەتانەی کەمترە بێ وەکو لاینی جەستەیی تەسەورەکەم زۆر دروست نەبێ بەڵام کە ناچار بوو ئینسان هەموو شتێکەکە ئیتر بەلاینی کەم و دوو ئیشەکە لەوانەیە شەویش ئیشی سێم بکە بۆیە ئینسان کە ناچار بوو
پەنابە بۆ ئەو بابەتانە بەڵام من تەسەوری ئەوواکەم کە ئینسان لە گەنجێتی ئەو بابەتانە بکات بۆ ئەوەی کاتێکە گەیشتە تەمەنێک دوایەوە استراحەت وەربگرێت لەو ماندووبوونی ژیانە. بەڵام لێرە پرسیارێکی زۆر گرنگ هەیە ئەوەی کە فەرمووتان بەڕستان لە سەرەتایی ئەم چاپێکەوتنە فەرمووتان تاکەی ئەو گەنجی ئێمە وابێ لە هەشتاکان وابووین لە 90ەکان لە 2020 تاکەی گەنجی خۆمان مافی خۆیە کە ئەم سەروەت و سامانە زۆرەی کە هەیەی وڵاتەکەی بەشدار بێ لەو سەروەت و سامانە ماف ئەمە ئیتر هەمان پرسیارەکەی لەگەڵ جەنابتانە تاکەی. زۆر باشە کاک دکتۆر، ئایا ئەو هەڵانەی کە پێویستە لە کاتی ناجێگیری دراودا نەکرێن چین؟ بۆ هەندێک کەسی هەندێک ریسکەکە بچێ لە پڕ ئاڵتو نەگرێت دۆلارە گۆڕێتەوە ئەوە خۆی ئەخاتە ئەو ئایا ناوی بنەی هەڵا من ناوی نانم هەڵا ناوێنم مەترسی ئینەکە ئەو کە چۆنە و بابەتەکەوە لە زانستی ئابووری و لە کارگێڕیش چەند جەنابەت چیتەنەو بوارێک کە مەترسی تیابوو بۆ پەیداکردنی پارە ئەوەندە قازانجەکە زیادەکە لە هەمان کات ئەوەندەش زەرەر ئەگەری توشبوون بە زەرەر خوانەخواستە زیادەکە. بۆیە لە کاتیەوەی کە بنمونە کەسێک هەستەکە نرخی دۆلار لە زیادبوونە لەبەرەوەی ڕووداوی سیاسی هەیە ئەکرێ ئاساییە دۆلار بکڕێ ئەگەر توانای ئیمکانیەتی هەبوو چاوەڕێەوەکە دوای ماوەیەک کە گرانتر بوو بیفرۆشێ بەڵام کە گرانتر بوو دوایەوە چی بکات؟ یعنی لێرا شتێک هەیەڵێ پارەکەت هەمووی نەخیتە یەک سەبەتە هێلکەکەت نەخێتە یەک سەبەتە دا بەشی بکە ئینسان لە بینی ئیشێک لە بینی کڕینی بابەتێک ئەرزەیەک ئەگەر توانە ئیمکانیەتی هەبوو زێر ئیتر کۆمەڵێک شت دۆلار بنمونە پارەکەی وا دابش بکە کە ئەگەر خوا نەخواستە تووشی زەر و زیان بوو لە بوارێک لە بوارێکی تر زەرر نەکە. هەرچەند ئێستا بەگشتی ئەوەی کە ئەیبینین ئێمە بە حکمی ئەوەی کە ناجێگیری هەیە لە داهات بۆ گشتی خەڵک لە کوردستانەوە بە تایبەت بۆ موچەخۆران تا ڕادەیەکی زۆر بازارەکانمان ئەکرێ باستەوە بکەین تا ڕادەیەک وەستاوە ئەوەی کە ئەی جوڵێنێ لە وەرزی بەهار و هاوینهوم گەشتیارە کە دێت بۆ ڕوئەکەنە هەرێمی کوردستان. ئەگینە ئەبینی جەنابەت ئێستا گەر زۆر بە ئاسایی بەراوردی نرخی یەکەیەکی نیشتەجێبوون بکەی لای خۆمان بە 3 دەفتەر دۆلار یاخود کەمتر زیاتر لە بەغا سەیری بکە زۆر زیاترە بۆ لەبەرەوەی لەوێ پارە لە کاتی خۆی ئەدرێت هەرچەند ئێستا ئەم ماوەش ئەوانیش تووشی قایرانی دارایی بوونەوە بە حکمەوە کە عێراق وەکو عەرزی جەنابتانم کرد پشتە بەستێ بە فرۆشتنی نەوت و ئەو پارێکە پێدا کە لە فرۆشتنی نەوت ئەوانش تا ڕادێک تووشی ئەو قەیرانە بوونە ئێستا. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لای خۆمان لە بازارەکان جم و جۆڵی هینی فرۆشتن و کڕینە و بابەتەنە نییە بەدەر لە شتێکی زۆر سنووردار کە بریتە لە خواردەمەنی. کاکتۆر زۆری لە خێزانەکان بگومان گرنگی بەلایانی پاشەکەوتەکان بەڵام لەگەڵ ناجێگیریەکان زۆر جار ئەمەشیان بۆ ناکرێ. بابەتەکە ئەوەیە ئەو کەسانەشی کە پاشەکەوتەکان پارێکی دەنداویان هەیە لە ماڵەوە هەر لە بەر پرسە دڵەکانەوە بیگرە کە بینیمان لە ژێرزەمینەکانە چەندێک پارەدانرابوو ئای ناتوانوە بەرهێنانێکی وای تیا بکەن چۆن خێزان بتوانێت ئەو پاشەکەوتێکی کە لە داهاتوە سوودی لێ ببینێتەوە. خۆی پاشەکەوتەکە زیاتر ئەوەی کە ئێمە ڕاهاتوین لەگەڵ یا لای خۆمان لە خێزانی کوردستانی تاڕاتێکی زۆریش لە عێراقیش ناوچەکانی تری دەرەوەی کوردستان ڕاهاتوون لەگەڵ ئەو پاشەکەوتە بۆ احتیاتێک مەترسیەکانی داهاتوو خوا نەخواستە تووشی نەخۆشیەک ببێ شتێک ببێ لە پڕ پێسی بە پارەکە بێ ئەگینە نەک پاشەکەوت بۆ وەبەرهێنان بۆ دامەزاندنی پرۆژە. ئێمە بەداخەوە لەبەر ئەوەی لە عێراق چەندین ساڵە عێراق لەژێر فشاری شەڕە گەماڕۆیە ناجێگیری دۆخەکەیە ئەم نەوتەکە لە بری ئەوەی کە ببێتە ڕەحمەت و بەرەکەت بۆ هاوڵاتی بووەتە نیقمەت لەسەر بۆتە بەڵا بەداخەوە بۆ هاوڵاتی. بۆیە پشتبەستن بە ئەوە وەکو سەرچاوەیەکی زۆر سەرەکی بۆ پەیداکردنی پارەوای لێ هاتووە کە ئیتر طبعا ناکۆکی و ناژێگیری ڕووداوەکانی ناوچەکەوە لێ هاتووە کە جگەلەوەی کە خودی ئینسان بەگشتی لە جیهان کە شتێک پاشەکەوتەکە بۆ ڕووداوەکانی داهاتوو ئەگینە ئەگەر مەبەستی وە بەرهێنان بێ ئەکرێ بچێ کە ئەمە ئاڵین پاشەکەوت
ئیدیخار ئەو پارێکە لە ماڵ هەڵی گیرێ ئەگینە ئیدیخار لە زانستی ئابووری من پارەکە بانکەکان بە نمونە وەبەرهێنانی پێ بکەم بۆ ئەو مەبەستە زیاتر بەڵام ئێستا زیاتر وای لێ هاتووە کە لای خۆمان ترس لە داهاتووە لێ کردووە کە من بڕێک لە پارەکە نەک پاشەکەوت هەڵگرتنی پارە لە ماڵان وای لێ بکا کە بەس تەنها ترسی داهاتوو بێ ئەگینە خۆی لە ئینسان لە وڵاتی تازە پێگەشتوو لە زانستی ئابووری پێمانەوترێت تازە پێگەشتوو یاخود دوا کەوتوش بەڕاستی زیاتر ئەو بڕەپارەی کە دەستی ئەکەوێ ناچارە خەرجی بکە بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی خۆی یعنی لە زانستی ئابووری پێمانەوترێت کە لە ١٧ ئەو زیادەیەکە دەستی ئەکەوێ ئینسان لە پارە پەیداکە زیاتر ئاڕستەی خواردەمەنیەکە بۆ پێداویستە گرنگەکان بەڵام لە ئەوروپا نییە لە ئەوروپا و ئەمریکا وڵاتە پێشکەوتوەکەن ئەو پارە زیادەی کە دەستی ئەکەوێ ئاڕستەی پاشەکەوتی ئەکا ئیدیخار بۆ ئەوەی بیخەتە بواری وەبەرهێنانەوە بۆ ئەوەی دۆخی دارایی خۆی پێ باشتر یعنی واتە خۆی باشتر بکات بۆی لێرە لای خۆمان ئەو ترسە وایەکە ئەو بڕەپارێکە هەڵگیراوە لە ماڵان هەڵبگیرێ بمێنێ بۆی خوانەخواستان لە داهاتوو پێویستی پێ نەبێ کوتوپڕ پێویستی بە ئەو پارێ بێ کە خەرجی بکە و ناچار نەبێ بچێ قەرز بکە یاخود ئاڵتون بفرۆشێ یاخود کۆمەڵێک شتی تر. دەستخۆش سپاس بۆ دکتۆر خالید حەیدەر توێژەری ئابووری کەلەوتەرە لەگەڵمان سپاسەکەین کاکتۆر دووبارە بەخێر.